بیستی دەی هەموو ساڵێک دەرخان کراوە بۆ ڕۆژی جیهانی نەخۆشی پوکانەوەی ئێسک. نەخۆشی پوکانەوەی ئێسک نەخۆشیێکی تا ڕادەیەک باوە لەبەرەوە لە جیهاندا چەند ئیڤنتێک و چەند چالاکیەکی گرنگە کرێ بۆ هۆشیارکردنەوەی خەڵک لەم ڕۆژەیە. بۆی ئەمڕۆ ئێمەش بابەتەکەمان باس لە پوکانەوەی ئێسکەکەین بزانین پوکانەوەی ئێسک چییە و هۆکارەکان و نیشانەکان و خۆپارێزی و چارەسەرەکانیش باسەکەین لەگەڵ دکتۆر شێرکۆ عەباساوی کە بەڕێزیان پسپۆڕی نەخۆشیەکانی ئێسک و شکاوین. بەخێربێی دکتۆر بانیت باش. دکتۆر با لە ڕۆژەکەەوە دەست پێ بکەین بزایی ئەم ڕۆژە لە کەیەکەوە دیاری کراوە و گرنگی بوونی ڕۆژێکی وا چییە؟ خۆی ڕۆژی پوکانەوەی ئێسک لە 20 ئۆکتۆبری ساڵی 1996 NHS بڵێن دەستگای تەندروستی هاوەز بکو وەزارەتی تەندروستی بریتانیا وایە دیاری کردوکو ڕۆژێکی جیهانی بۆ پوکانەوەی ئێسک لە ساڵ 1970 ساڵێک دوایە و WHO ئیتر سپۆنسەرێکات و تقریبان لە 90 وڵاتی جیهانە ئەمە ئاگاد وەکو وشارکردنەوەی کۆم ڕۆژە بڵێن احتیفالی پێوەکرێت و یاد دەکرێتەوە و چالێکیتی ئەنجامەدرێت. باشە گرنگی بوونی ڕۆژێکی وا چییە لە جیهانە ئەو لە هەرێمی کوردستانیش؟ وەڵاهی گرنگی بوونی ڕۆژەکە لە بەرەوەی پوکانەوەی ئێسک نەخۆشێکی باوە. ئەوانەی کە تەمەنیا و ئافرەتانەی لە دوای وەستانی سوڕی مانگانەوە زۆربەی زۆریان تووشە بن هەروە ئەوانەیشی کە تەمەنیانە چدە سەر و شەست بە تایبەتی سەر و 75 ساڵەکان بە تایبەتی لە ئەوروپامانە کە تەمەن درێژترە تەمەن خەڵکی بە تەمەنیان زۆرەوانیان تەمەنیانە چدە سەر و 75 ساڵەوە تووشی پوکانەوەی ئێسکە بن ئەوانش ئەتر بۆ بەرخۆشێکی باو لە جیهانە تقریبان راپۆرتەکانی WHO ساڵانە ملیۆنێک شکاوی لە جیهانە بەهۆی پوکانەوەی ئێسک ڕوئدات. باشە ئێستا بابڕێنە سەر بابەتە سەرەکیەکەمان بزانین پێکهاتەی ئێسک چییە بۆ دوای تێبگەین کە پوکانەوەی ئێسک چییە؟ بەڵێ پێکهاتەی ئێسک بەگشتی بێم پێڵم پەیکەری ئێسک. پەیکەری ئێسکە و پەیکەریە کە جسمی ئینسانی ڕاگرتووە ماسوولکە و ئۆرگانەکانە هەم بۆکو پاراستنێکە هەمووکو وەستانێکە پەیکەرێکە کە پارچەکانی تری لەش لەسەری وەستاون. یەک بەگشتی ئێسک بەگشتی پێکێت دوو جۆر ئێسکمانەیە ئەمە پێڵێن کۆرتیکاڵ و ترابیکولەری ینی سپۆنجی ینی ئێسکی ڕق و ئێسکێک تۆزێن نەرمتر کە کۆتایی ئێسک و شتەکانە. هەردوو ئێسکەکە بە شێوەیەکی گشتی پێک دێن لە پرۆتین لەگەڵ کانزاکانە و لەگەڵ کۆمەڵی خانەی زیندوتیایە کە ئیشان دروستکردن و تێکدانی ئێسکە دروستکردن و تێکشکاندنە هەروەها کۆمەڵی خانەی ترکە کۆمەڵی گرۆت فاکتەری ئەم پێڵێن هی گەشەکردن و مەوادی کیمیایی و ئەڕژێرن لەمان کاتاوەکو شتی نازیند و پرۆتینەکانی تایە لەگەڵ کانزاکانە ئەمانە پێکات لەگەڵ ئاوا تاوان زۆری لێ پێکەێنێ. پوکانەوەی ئێسکین زەین پوکانەوەی ئێسک چییە و دواتریش باز لە هۆکارەکانی پوکانەوەی ئێسک ئەوەی کە مەبەستە لەم ڕاخۆی دوو جۆرمانەیە ئەوەی خەڵخۆی خوبان پیاڵی ئێسکە نەرمە ئەوشمانەیە پوکانەوەی ئێسک دوشتی جیاوازن ئەوەی کە پوکانەوەی ئێسکە و لەم ڕۆژە یاد دەکرێتەوە بریتە لە کەمی چڕی ئێسک یعنی وەکو پوکانەوە جیایەکەینەوە لەوەی کە پێی ئەوتری ئێسکە نەرمە بەوەی ئێسکە نەرمە کەمی کانزاکانی ناو ئێسکە وەکو کالسیۆمەوانەیە خۆمەتمان ئێسک کانزای تایە و پرۆتیناتیشی تایە کەمی کانزاکان ئەبێتە هۆی ئێسکە نەرمە. بەڵام بەگشتی ئێسکەکە مەسەلەن ئەو پێڵەن کوالیتی ئێسکەکە باش نییە جۆری ئێسکە نەرمە بەڵام پوکانەوەی ئێسک پێڵەن کوانتیتی کەمی یعنی یەک چۆن لەی لە جۆری ئێسکەکەت خراپ نییە بەڵام ئێسکەکەت چڕی کەمە قەباری ئێسکەکە کەمترە لە ئاسایی یعنی دووشتی جیازن ئەمیان کوالیتی کەمە ئەمیان کوانتیتی ینی بڵێن چڕی ئەسکەکەتەوەکو شێوەیەک شاشی لێ ئێسکەکە بەڵێ لە ڕووی کانزاوەمانەوە کەمی نییە بەڵام شاشە ئەتوانێت تەشبیهی بکەی یعنی ئێسکە نەرمەوە ئێسوەکو سەقفێکی سەربان کەتی ئەەکەیت بۆ نمونە ئەگەر مادەی شیش و ئاسنەکەی کەم بێت ئەمە بێڵێن ئێسکە نەرمە سەقفەکە نەرمە بەڵام ئەگەر هەموو شتێکی تەواو بێ بەڵام سەقفێکی تەنک و شاش تێکراوێ ئەمە پوکانەوەی ئێسکە بە مروری وەخت لێ ئەڕوات و شاشە بێت و داخورێت داخوران ڕۆدا زۆر جوان بوو. دکتۆر بابینە سەر ئەوەی کە بزانین لە چ تەمەنێکەوە مرۆڤ ئیتر بەرەو ئەوە کە تووشی پوکانەوەی ئێسک ببێت. خۆی دوو جۆری هەیە جۆریەکەمان ئەوەیە کە لە دوای ئەستانی سوڕی مانگانەوە ڕوادات مەزاتر لە ئافرەتا دەست پێکات ئەمە لە ئافرەتانە جۆری یەکەمی دەست پێکات کە بەهۆی کەمی هۆرمۆنی ئەسترۆژینەوە ڕوادات پێیتر کەمەکات لە دوای وەستانی سوڕی مانگانە
پوکانەوەی ئێسک دەست پێکات لە ئافرەتە. جۆری دووەمیان کە بەربڵاوترینیانە و ئەمە جیاوازینە لە بینی ڕەگەزی نێرومێتیاج لە دوای 75 ساڵیەوە لە ئەوروپا لەوە چی ئێست لای خۆمان تۆزی زووتر دەست پێ بکات یعنی بە پێی ژیانی کەسەکەەوە ئەمە جۆری دووەمیانە کە ئیلاقی هەیە بە کەم توانایی لە شوو کەم خواردن و مەسەن ئەو لە خۆشیانی کە ئینسان تووشێ بێ بە درێژایی تەمەنی کاتە بنەوێتە 75 ساڵ کەوا ئاکات ئیتر ڤیتامین دی و کالسیۆم و توانای هەرسکردن و توانای خواردن و ئەمانەی کەمە بێتەوە و بێتەوەی پوکانەوە. دکتۆر مەرجە هەموو کەسێک تووشی پوکانەوەی ئێسک ببێ لە ماوەی تەمەنیان؟ خۆی شتێکی ئینگلیزواتانی ئەنێڤێتە بڵە حاتمێ بەڵام ئەتوانێت دوا بخرێت ئەتوانێت تەسیراتی کەم بکرێتەوە. یعنی خۆی پوکانەوەی ئێسک شتێکی خراپ نییە وەست ئەسیراتەکانی خراپەکە و ئێسکە تۆ زعیفە بێت بێهێز لاوازە بێت زوو ئەشکێت تۆ توانی وا بکەی ڕێژەکەی ئەوە کەم بکەیتەوە نەباتە ئەوەی تووشی شکان و شبی ئەشتوانی تاماوەیەکی زۆر ڕایگری تووشی پوکانەوە نەبی. باشە دکتۆر با بینە سەر هۆکارەکانی پوکانەوەی ئێسک بزانین چی هۆکارێک واکە کە مرۆڤ تووشی پوکانەوەی ئێسک ببێ. وەکوتمان و پوکانەوەی ئێسک جۆری یەکەمی ئەمە لە ئافرەتا ڕۆدا کە ئۆسترۆجین ئەوەستێت یاکو ئەو ئافرەتانە ڕەنگە زووتر تیانە دروست بێ بەهۆی ئەوەی ئەنتی ئسترۆجینەکانە خوان کۆمەڵی دەرمان بەکارێنن ئایا بەهۆی نەخۆشی ژنانەوە شتێک بێ جە ئسترۆجینە کە بێتە هۆی پوکانەوەی ئێسک ئەمە جۆریەکیانە کە وتمان لە دوای ڕووستانی سوڕی ماغانە. جۆری دومیان کە لە ڕووی تەمەنەوە ڕوو ئەدات هۆکارەکانی زۆرن. یەکەمان کەسەکە بە تەمەنە توانای خواردنی نەباش نییە یا مەسەلەن دایەتەری ئەو خواردنانەی خوا خواردنێکی باش نیە. دووەم هەرسکردن مایدە و گەدە و شتی وەکو جارە بڵێن گەدە و ڕیخۆڵەکانی و گورچیلەکانی و جگەری وەکو جەبار جاران ئیش ناکان توانای هەرسکردنی ڤیتامین دی و کالسیۆم ئەمەیان نییە. سێمیان بڵێن خواردنەوەی مادە کوحولیەکان هۆکارێکە ئەویش بۆ زوو دەرکەوتنی یا زیاتر دەرکەوتنی. خواردنی جگەرە خواردن ئەوش هەر هۆکارێکە. کۆمەڵی دەرمان هەیە کە بەکارێ هەندێک لە خۆشیەکانە بۆ نمونەوەکو ستیرۆیدەکان و فینیتۆینەکان ئەمانەش هۆکارن بۆ زوو دەرکەوتنی پوکانەوەی ئێسک. وەکێکی تر لە هۆکارەکان ئەمەی پێڵێن سێدنتەری لایفستایل کەمی جوڵە. یەکێ لەوانە هۆکارەکەی کەمی جوڵە ئینسان کە کەم جوڵە ئێسکی بەرەو پوکانەوە زیاتر ئەچێت بۆی ئەیبینێت لەو نەخۆشیانەی کە لەسەر جێگا کەوتون هەمان پوکانەوەی ئێسکانتیا دەرەکەوێت ئەگەر تەمەنیشان گەنجێ بۆوانێ ئەوانە تووشی ئیفلیجیە بن ئەبە ماوەیەکی زۆر لەسەر جێگا ئەکەون هەر تووشی پوکانەوەی ئێسکە بن. چالاکی ناکەن لە شیان و بەڵێ چالاکی یەکێکە لە هۆکارەکانی دواکەوتنی ئەگەر لە چارەسەرەکانیاتی نەسەری باسیەکەین. دووەم کەم خواردنی وتمان ئەو مادانەی کە ڤیتامین دی و کالسیۆم و ئەم شتانەی تیا هەنێ لە نەخۆشیە درێژخایانەکان هی گەدە و ڕیخۆڵەکان بێ کە توانای هەرسکردن و مژینی مەکانزاکان لە ڕیخۆڵەکانە ڕۆدا ئەوە پێڵەن مال ئەبزۆر بشن ئەوەی شەر هۆکارێکە بۆ دروستبوونی پوکانەوە. یەکێکی تر نەخۆشیەکانی جگەرە هەنێ نەخۆشی گوچی لە هەیە کە تەسیرەکان لە ڕژاننی کالسیۆم یاکو مژینەوەی کالسیۆم هەڵگرتنەوەی کالسیۆم یاکو فرەدانی فۆسفەیت ئەمە هەم هەروەها لەچوونە بەرخۆر بۆ ڤیتامین دی و دروستکردنی ڤیتامین دی هەنێ نەخۆشیەکانی غودە شەیەک و نەخۆشی غودەی دەرەقی و پاراسایرۆیدی پێڵەن پشت غودەی دەرەقی لە هەمان کاتە کۆمەڵە نەخۆشی تریشەیەک و هایپەرکۆرتیکۆلیزم مەسەوانەی هورمۆنی کۆرتیزۆن و ئەمانەیە ئەم شکلانی بە گشتەکەی هەیە نەخۆشیە هەیە تەمەنە هەیە خەلەلی هۆرمۆناتە هەیە ئەو شتانەیە کە خۆتی خۆی. باشە دکتۆر مێژووی خێزان بۆی هەیە یەکێک لە خێزانەکە توش بوو بێت دایک و باوکی ئەگەری هەیە مناڵەکان توش بوو بەڵێ لە ریسک فاکتەرەکانیان بڵێن ئەو وەکارە مەترسیدارەکانە تایەتی فامیلیستری تایە ئەگەر کەسێک لە خێزانەکە توژوو بێ احتیمالی توشبوونی ئەمی زۆرە. ئەڵێت ئەوانەی پێستیان زۆر سپیە بە تایبەتی خەڵکی شیمالی ئەوروپا باکووری ئەوروپا احتیمالی توشبوونیان بە ئێسکە نەرمە زیاتر تا خەڵکی باشووری ئەوروپایە خۆمان ناوچەی خۆمان. ئەنجا خەڵکیەکی ئەوانەی کە بۆ دیماسندێکسانیان بڵێن قەباری لەشیان کەمە زۆر زەعیفن ئەوە لاوازن ئەوانە شاوانش کۆمەڵە نەخۆشی دەرونیان هەیە مەسەلەنا بولیمە ئەمانە ئەخۆن و خوانە ڕشێنەوەیانان ناخۆن بۆی زایفن ئەوان چەند احتیمالی توشبوونیان زیاترە. ئەمەش یعنی ریسک فاکتەرەکان ئەوانەشی تیا. باشە دکتۆر چۆن یەکێک بزانێت کە پوکانەوەی ئێسکی هەیە ئەو نیشانانە چیەکە لە کەسێکا دەرەکەوێت کە تووشی پوکانەوەی ئێسک بووە؟ خۆی بە ئامانەی پوکانەوەی ئێسکیان هەیە وەکوتمان تەمەنەکە دەورە بینێت ئەم هۆکارانەی پێشوو کە باسمان کرد مەسەن ئەو کاشێتە لای ئەو پزیشکەی سەردانێکە یا شتێک مەسەن سەرێکە کابرا ئەگەر مەشروب خۆرێکی زۆر بێ یا جگەرە زۆر بخوات
یا حەزەکە خواردنی باش نییە یا مەسەلاً خۆی نەخۆشە لای دکتۆرێکی گورچی لێ یا دکتۆرێکی هەر سوچگەرە ئەزانی ئەم کێشەی هەرسکردنی هەیە یا کێشەی گورچیلەکانی هەیە احتیمالی دروستبوونی پوکانەوە هەیە خۆی متابعی ئەکات و ئەینێرێت بۆ پشکنینەکانی چڕی ئەسک یانە بووتە کە کەیتە لای ئێمە کەسێکە بەتەمەنە خۆت گومانەکەی مەسەرەن لە ئافرەتێکە لە دوای سوڕی ماگانەوەی کەسێکە تەمەنی 6 ساڵە و ئازاری گیانی هەیە جمگەکانی هەیە یا توش هەنێ جار هەستی پێ ناکەی تا شکاوێک ڕوونەدات لە کەسەکە کە کۆمەڵە شکاوی هەیە کە باون لەم جۆرە نەخۆشیانە لە پوکانەوە ئێسکاوەکو قوپانی بڕبڕەکانی پشت شکانی جمگەی حەوزانی بڵێن کلۆت ملی ئەسکی کلۆت یا خوار ملی ئەسکی کلۆت یاکو ئافرەتێکێت بۆلاتەڵە هەر ئاوا خزاوم بە حاڵکەوتوم ئێرەم شکاوە یا دەسم شکاوە خۆتی ترەوە گومانەکەی کە پوکانەوەی ئێسکی هەوە ئینانی بۆ فەحسەکانی و پێوە چارەسەر وەرەگرێت یان یا گومانی لێەکەیت یا بە عەرەزیان یان نەکو بە شکاوێک شتێکێت بۆلات بە بێجگە لە شکاوەکە تەنها ئازار نیشانەیە بۆ پوکانەوەی ئێسک خۆی جیاوازی ئەم لەگەڵ پوکانەوەی ئێسک لەگەڵمان ئێسکە نەرمە ئەوەی ئێسکە نەرمە هەست بە ئازار لە هەموو گیانیاکە ئەوەی کەمی کانزارن بەسە من ئادەن هەست بە ئازار لە گیانیانە ناکەن زۆر بە شکاوەکە یاوەکو خۆی گومانەکات مەسەن تەمەنی هێناڵم کە یەتە لای تۆ سێرەکەی کەسێکی بە تەمەنە نەخۆشی جمگەی هەیە یا کۆمەڵە نەخۆشی تریا خۆی لای کۆمەڵە پزیشکی ترە متابعی حاڵەتەکانی ترێکن کە فاکتەری مەترسیدارن بە توژبوون بە پوکانەوە ئەینێرن بۆ فەحسەکان و دەرەکەوێت تێشن دکتۆر ئەکرێیەکێک پوکانەوەی ئێسکیشی هەبێ و ئێسکە نەرمەشی هەبێت زەحمەتە هەردووکیان ئەبن بەیەکەوە بەڵام تۆزێ زەحمەتە چکە کەمی کانزاکان هەبێتەوە چاکێکیتەوە لەگەڵیشا پوکانەوە ئێسکەکە هەر باشە بێت و تقریبان چارەسەرەکان نزیکن لە یەکەوە یەک وات تقریبا باشە دکتۆر زۆر باس لە خواردنە کرێت ئەوترێت ئەو خواردنە باشە بۆ ئێسکەکان و ئێسکێکی پتە با باس لەو خواردنانە بکەین کە زۆر گرنگن بۆ ئەوی کە پوکانەوەی ئێسک دواتر خەن بە شێوەیەکی گشتی خواردنی کانزاکان و ڤیتامین دیە لەگەڵ کۆمەڵە دەرمان هەیە پیانە درێت پیانەوترێت بە سوانێتەکان کە توانای بڵێ ریمۆدیلینگ سەر لە نوێ دروستبوونەوەی ئێسک خۆی پوکانەوە ئێسکوتمان بۆ لە تەمەنا ڕوو ئەدات ئەمە دوو جۆر خانەمان هەیە لە ناو ئێسکا ئۆستیۆبلاست بنیان نەری ئێسک ئۆستیۆکلاست تێکشکێنەری ئێسک بە درێژایی تەمەنی ئینسان هەردوو خانەکە شان بەشانێک ئیشەکان لە تەمەنێکی گەنجە خانە بنیاتنەرەکان توانیان زیاترە لە خانە تێکشکێنەرەکان لە تەمەکە تەمەن گەورە ئەبێت تێکشکێنەرەکان توانیان زیاترە بێت بۆیە وردە وردەی ئێسکەکە داخورانی تا ڕۆدا و تووشی پوکانەوە ئەبێت بەنسبەت خواردنەکانەوە کە بەکاریەت عادەتەن بە نەخۆشەکانەوە تۆ خواردنانی کالیسیۆمیان زۆرتیایە بەکاری بێنە ئەمەش بۆ نمونە شیرەمەنیەکان شیرەمەنیەکان بە تایبەتی ماست باسکراوە شتێکەیە تۆفۆ ئەمەی گۆشتێکە و سینەکان بەکارێنن لە سۆیا سۆز دروستەکرێت ئەوەش باسکراوە کە پرۆتین و کالیسیۆمی تایە ئەڵێ گرین لیفی ڤیجیتەبڵەکان یعنی گەڵا سەوزەپانەکان ئەوانەی گەڵایان سەوزەپانە ئەو سەوزەواتانە ئیتر بە هەموو جۆرەکانی و ئەڵێمانش کالیسیۆمیان زۆرتیایە لەگەڵ گۆشتی سوور و زەردێنەی هێلکەمانە بۆ ڤیتامین دییان زۆرتیایە مەسەلەن ماسیە چەورەکان و سالمۆن و ساردین و ئەوزانم شتێکی ترێ ماکەرێل لە بەس لای خۆمهاتیە ئەپانە هەمویان کالیسیۆمیان زۆرتیایە ئەمە ئینتریش ڤیتامین دییان زۆرتیایە و چوونە بەر خۆریش کە یارمەتی دەرە لە ژێر پێستا بە چۆری ژێر پێست ڤیتامینی دروست بێت باشە دکتۆر لای خۆمان بە شێوەیەکی زۆر زۆر بەرچاو چا ئەخورێتەوە یەکسەر ڕاستە خۆ دوای ناخواردن ئەمە کاریگەری ئەکا لەسەر ئەوەی کە کالیسیۆم نەمەژرێ لەلایەن ڕکۆڵەکانمانەوە دواتریش ببێتە هۆی ئەوەی کە پوکانەوەی ئێسک دروستکە بۆ چا کەمتر دراسە لەسەری زیاتر لەسەر ئاسن هەیەی بەڵام تەسەوەرێکرێت لەسەر کالیسیۆمی ژەژێ باشە بۆی دائما نەسیحەت دەکرێت کە چانی و سەعاتێک بۆ سێ چارێکی دوای نان بخورێت ئەوەی زۆر تەسیرەکان لە مژینی کالیسیۆمیوانە مەشروباتی غازیە بیپسی و فانتا و کۆلا و بابەتەکانی
کاتە ئەوانە خراپن ئەوانە خراپن بۆ ئێسک باسکراوە لە کتێبە لای خۆمان دکتۆر زۆر ئەخورێت و زۆریش خراپن بۆ ئێسک باشە دکتۆر ئەو کەسانی کە لە خێزانەکانیانە توشبوو هەیە هیچ پشکنینێک هەیە بۆی کە پێشوەختە بیکەن ئەگەر لە مەترسی توشبوو نابن بۆی کە زیاتر خۆپارێزی بکەن چەند شتێکەیە بۆ دروستکردنی پوکانەوە ئێسک وەکومان ئێسکە نەرمە کەمی کانزاکانە ئاتەن بە فەحسی خوێن دەرەکەوێت بۆ ڤیتامین دی و کالسیۆم و فۆسفۆرەس و کۆمەڵەشی تر هەیە بۆیانەکرێت بۆ پوکانەوە ئێسک لە بەرەوەمان کواڵەتی ئێسکەکە باشە بەس کوانتیتیەکەی کەمە ئەمە ئاتەن شتێکە کرێت وڵێت دێکساسکان ئێستا لای خۆمان هەیە لە چەند خەسخانەیەک هەیە دێکساسکان ئەکرێت خۆی چەند پشکنینێک هەیە ئەکرێت بە تیشک بەڵام لە هەمویان کەم تەکلیفەتر لەگەڵ ئەوەی کە نەخۆشە کەمتر تیشکی بەرەکەوێت دێکساسکانە ئەوە ئەکرێت لای خۆمان نەخۆشەکە ئەچات ئەیکات و پێناسێکی بۆ داناوە WHO ئەڵێ مەسەلەن ئەگەر لە دوونی و زیاتر بوو لە ستاندارد دیڤیشن یعنی مەسەن هەیکەلی کەسێکی 25 ساڵان وەرگرتووە توان چڕی ئێسکی چەنە تۆ بۆت ئەکرێت و مقارنە ئەکرێبەوە یعنی ستانداردێکەیە ئەگەر لە دوونی و کەمتربی ئەوە تۆ پوکانەوەتەیە لە بین یەک بۆ دوونیوە پێڵەن ئێسک زایفە لە یەک زیاتر بێ پێتەڵەن تۆ باشیت و کێشەت نییە باشە دکتۆر با باز لە خۆپارێزەکان بکەین چونکە ئەوەی من خوێنمەوە لەسەرم بابەتەڵی خۆپارێزی زۆر گرنگە بۆی کە هەتا بتوانی دواتری خەی ئەگەر توش ببی بەڵام دواتری خەی لە تەمەنێکی درەنگترا توش بابەتەکە دوو جۆر خۆپارێزی تەیە یەک خۆپارێزی لە نەخۆشیەکە دوو خۆپارێزی دوای نەخۆشیەکە یعنی وەکوتمان شتێکی حاتمیە ئینسان کە چۆ تەمەنێکی زۆرەوە هەر تووشە بێت ئەوانەی کە خۆپارێزە بۆی توش نەبی یا درەنگ توش ببی یا کوواڵەتی ئێسکەوە زۆردا نەبەزێ کە داژبەزێ زۆردا نەبەزێ بە ئاسانی تووشی شکان و قوپانی بربڕەکان وەکوتمان لە شایعترین شکایەکانی قوپانی بربڕەکانی پشتەکە کەسەکە بەرەو قەمبوریە بات سێرەگەی پشتی قەمبورە بێتەوە یاکو شکانە بێت خواردنێکی باش کالسیۆم و ڤیتامین دی و فۆسفۆرەس و زینک و ئەمانەیەکی باش بخات جۆری خواردنەکانی تەرتیب بکات ئەگەر نەیتوانی لە ڕێی خواردنەوە بیخاوتمان کێشەی هەرسوو و چیلۆمانەی هەبوو بە سێوی سەپلمنتەوە بە حەب کالسیۆم و ڤیتامین دی و ئەم شتانە وەرەگرێت و ئافرەتانەی وتمان کە کێشەی ئەسترۆژین هەنێتوانێت ئەسترۆژینیان بۆ تەعیز بکرێت لەگەڵ ئەگەر لەگەڵ دەرمانی دژە ئەسترۆژینیان هەبوو بیوەستێن و چارەسەرێکی تریان پێ بدرێت ئەنجا ئێکسەرسایز جوڵە وەرزشکردن دووسێ جۆری هەیە وەرزشی ئاسایی خۆی ئەڵێ عادەتەن 2 سەعات و نیو خەڵک بیکا لە هەفتەیە کات 2 سەعات و نیو ئایا ڕۆشتن بێ پاسکیلکردن بێ ڕۆشتن بە ڕۆتێکی خێرا بێ مەلەکردن بێ بیکە جۆرێکی تر هەیە کە باشترە پێڵەن ویت لیفتینگ یعنی تۆزەی کێشی لەگەڵا بێ بۆکو بازدان و ڕاکردن ومانە باشترن ئەگە کەسەکە توانای هەبێ و تەمەنی زۆر نەبێ جگەلەوە کێش هەڵگرتنیش چکە بیرمان نەچێ لەگەڵ کەمکردنەوەی قەبارەی ئێسکا بۆ پوکانی و ئێسک قەباری ماسوولکەش کەمەکە لەگەڵ تەمەنە دراسات هەیەڵێ ئەگەر لەگەڵ وەرزشەکە کە ئەیکەی تۆزی کێش بەرزکەیتەوە قورسایی واکە قەباری ماسوولەکەشت بە ئاسانی تقریبا ئەڵێ تەقدیریان کردۆ ساڵانە لە دوای تەمەنی وازم 6 ساڵەوەیە سایەکی قەباری ماسوولکە کەمەکە شڕی ماسوولکەش هەسێکی کەسەکە چرچە بێتەوە ئەڵێ گەر کێش هەڵگری لەگەڵ وەرزشەکە ئەتوانی قەبارەی ماسوولکەش بپارێزی ئەو سایەکە بکەی بە نیو یا بە ڕوبە درەنگتر توشبی لە هەمان کاتشە بۆ ئێسکەکەش ئەمە وەکو خۆپارێزەکان بۆی توش نەبی اینجا ئەڵێت تەحفیزی کارەباییش واکە ئێسکی درەنگتر شتێکەیە تێن سەتوانێ بۆیان بەکاربێنرێ تەحفیزێکی کارەبایی واکات ئێسکەکە کەم هین بێت لەگەڵ ئەگەر نەخۆشی کێ بوو چارەسەرکردنی نەخۆشیەکانی مەسەڵەن وەکو هەرسوو و چیلۆ ئەمانە یا مەسەڵەن جگەرە تەرک بە مەشروباتی کحولی کەم کاتەوە یا تەرکیبە ئەمانە بێتە هۆکاریەوەی پوکانەوەی ئێسکەکەی کەم بێتەوە باشە دکتۆر با کەمێک باز لای خۆمان بکەین ئەو کەسانێک کە لای خۆمان بەتەمەنی بۆ 9 ساڵن کە ڕەنگە لە مەترسی توشبوو نابنیان توش بوو بێتن ئەوانە چی وەرزشە بکەن بۆیان باشە چکە زۆر جار پێیان ئەڵێ وەرزش کا لە ناتوانمیان بەلانی کەمەک باسمانگە ڕۆشتن ڕۆژی 40 دقیقە بڕوات ئەگەر نەتوانێت جۆری تر وەرزشەکان بکە قورسی هەڵگرتن و سایکڵینگ و ڕەنگە بە خەڵکی بەتەمەنی خۆمانەوانە نەزانێ بەڵام ڕۆشتن ئێمە پیانەڵین ڕۆژێکی خۆراوە خۆرێک بە دەرەوە بێ مەسافر ڕۆژی 40 دقەیەک بە پێ بڕۆ ئەگەر ڕوتێکی خێرا بێ باش بێ ئەگەر نەشتوانێ وڵاتانی ئەوروپای بینی قەفەسێکی چوارپەلی پێ ئەمەی ئەوە ئەڕات بەسەر شۆستەیەکە مەسەلەن لە پارکێکە 40 دقە نیو ساعت 50 دقە
بەڕەوتێکی خاویش بڕوا بۆی هەم قەباری ئێسکەکەی و کواڵەتی ئێسکەکەی باش بێ هەم قەبارەی ماسوولگەکەشی کاتە ئەگەر ئازاریشی هەبوو داڕۆژنەکە هەر بڕوا هەر بڕات جۆرێکی تر لە خۆپارێزی باسمان کرد لەبەرەوەی لە خەڵکی بەتەمەنایە عادەتەن نەخۆشی تریان هەیە بێ خۆیان بپارێزن لە شکان چونکە بە بچووکترین کەوتن یا بەرکەوتن تووشی شکانە بن ئیتر لە ماڵەوە ئەبێت تەرتیباتی تایبەتیان هەیە بن منە لە بریتانیا NHS سەپۆرت هەیە هەر دەستگایەکەیە کە کەسێکی وات هەبوو لە ماڵەوە یا خۆی هەیبوو تەلەفۆنیان بۆ ئەکات یان سەری ماڵەکەی ئەەکەن مەسەلەن پلە و قادرمە ناهێڵن بۆی تەختەکان فەرشەکان دائەکتن بە ئەرزا بۆی چرچلۆچیتیانە بێ پێ بەخزێ فەحسی چاو و گوێشتی بۆ کرێت شتێکی پێڵەن فۆڵ ئەسێسمنت تەقیمی مەسەن جارێک کەوتو و شکاوە یان تەقیمیەکەم بزان هۆکاری کەوتنەکەی چییە ئایا زەختە شەکرەیە بینینی باش نییە گوێی باش نییە ئەبانەی هەمووی بۆکرێت بۆی زوو تووشی شکان نەبێت و نەکەوێت لە جێگا خۆپارێزی دوای توش بوو ناوان باشە ئەو کەسانی کە باباسی تاوکەرە خۆراکیەکان بکەین هەندێک کەس ئێستا بە خۆشحاڵیەوە کە خۆیان ئاستی هۆشیاری و تەندروستیان زۆر بەرزە تاوکەرە خۆراکیەکان بۆن منۆکو ئۆمێگا 3 ئەخۆن ئایا کالیسیۆم و ڤیتامین دی و ئانش ئەچێتە سنووری ئەوەی کە خۆیان ئەتوانن بخۆن بەبێ ڕاوێژی پزیشک وەڵی خۆی عادەتەن شتێک نییە بتوان یعنی ئەگەر پێویستی پێی نەبێت بیخۆیت چونکە هەم ڤیتامین دی هەم کالیسیۆم تۆکسیستیان هەیە ئەگەر کالیسیۆم ڕێژەی زۆر زیاد بکات لە خوێنە تووشی بەردی گورچیلە و بازێ نەخۆشیانەوێ پێڵەن ئایپەرکالسیمیا کێشەی زۆرە لە گەشتکە لێدان و لە دروستبوونی بەرد و ئەم کێشانەشی هەیە ڤیتامین دیش هەروە یعنی زۆر خواردنی نەبێت ئاتەن کەسەکەەوە باشە تێستێک بکات بزانێت کەمی ئەمانەی هەیە نیەتی ئەگەر ڕێژەکەی تەبیعی بوو خۆی کەسێکی چالاک بوو زۆر چۆ بەرخۆر جوڵی باش و پێویست ناکانە وەڵامی خۆ باشە و کەسانی کە کەمی ڤیتامین دییان هەیە زۆربەی زۆری خەڵک لای خۆمان ڤیتامین دییان ئایا ئەوانەی لە مەترسی زیاتر توشبوونان بۆ پوکانەوەی ئێسک ئەگەر تەبەریان گەنج بێ کوتمان ئەمە ناچێتە پوکانەوەی ئێسکە چێتە قاڵەوەی ئێسکە نەرمە لە بڕۆ ڤیتامین دی کۆنتترۆلی کانزاکانەکە لە ناو ئێسکا وەکو کالیسیۆم و فۆسفۆرەس و هاتوچیان و دانانی ئەوانە لە ناو ئێسکا بە شێوەیە کە کواڵەتی ئێسکەکەوتمان تەسی لە کواڵەتی ئێسکەکە کواڵەتی ئێسکەکە باش بێ کەمی ئەو بەدەهۆی کەمی کالیسیۆم و ڤیتامین دی و فۆسفۆرەس و ئەمانە و ئێسکەکە کواڵەتی باش نابێ ئەویش هەر ترسمەترسی شکانی هەیە باشە دکتۆر با باز لە چارەسەرەکان بکەین بزانین چارەسەرەکان بە پوکانەوەی ئێسک چییە؟ چارەسەرەکان وەکوتمان بەسیتریان چاکردنی خواردن بۆ ئانەی کە ئەتوانن مەسەلەن دەمودانیان هەیە و مەعیدیان باشە و نەخۆشیێکیان نییە کە ڕێگر بێ ئەگەر نەخۆشیان هەبوو بۆ وەرگرتنی سەپلیمنتەکان لە ڕێگەی هەبوو دەرمان و ئەوە دووەم شت وەرزش چکەوتمانێکی لە هۆکارەکاری خامۆشیە مەسەلەن ژیانێکی خامۆشە بێ دایمە دانیشتوی بە سیارە هاتو چۆکەی نەنجوڵی ئەمێکێکی تر لە هۆکارەکان جوڵە بەعکسی ئەوە واکات کە بکانەوە ئێسک دواب بکەوێت تووشە نەبێ تر وەرزشەکان بە پێی توانە لە درۆشنەوە بۆ ڕاکردن بە پاسکیلکردن بە مەلەکردن تا ئەگەر کەسەکە توانی یاری ئاسن و جوڵی با قورسی شکا باشترە سێم شت وتمان ئەگەر لە خواردنەکانی توانین تاواکەرە خۆراکیەکان باش شێوەی هەبوو دەرمانوەری بگرێ سێم نێرڤ ستیمولیشنە ئێمە وەکو چارەسەرێک بەکاریەت بۆ ئەوانەی کە تحفیزێکی کارەبایە بۆی ئێسکاکە زیاتر ئینیتیا کۆ بێتەوە دوو تەرکردنی ئەو خوانەی کە هۆکارن بۆ ئێسکە نەرمەکە ئەتمانە ژیانێکی خامۆشت هەیە تۆزێ خۆ جوڵەکە ناچیتە بەرخۆر تۆزێ زیاتر بڕۆ بەرخۆر مەسەلەن مەشروع بەخواتەوە مەسلماتە کوحولیەکان هۆکارن بێت تەرکی کات مەزەن جگەرە ئەخوات جگەرە کەم کاتەوە یا تەرکی کات ئەمانش کە هۆکارن یاین چارەسەرەکەی ژیانێکی تەندروست بەگەشت شازی ژیانێکی تەندروستی هەبێ بۆ ئێسکەکەی بۆ ئێسکێکی باش بەڵە دەستەکانە خۆشبێ زۆر سپاس ئەمڕۆ لەگەڵمان نابووی